من لە ساڵی 2004ەوە بە پێویستم زانی دەستکەم بەکارکردن لە دۆسیەکی میابارانی هەڵەبجە بۆ ئەم مەبەستە لە دوو بەعدەوە منیشم کردووە. یەک لە کۆکردنەوەی با بڵین لە ئەرشیفکردنی وێنەی دیکۆمنتی یا با بڵین دیکۆمنتاری وێنەی، دووش لە سەر دیکۆمنتاری شەفەی من کارم کردووە. لە هەردوو بوارەکە تا ئێستا توانیمە نزیکەی 12 کتێب بەچاپ بگەێنم و لە ئێستاشا دوو کتێبم بەدەستەوەیە کە ئیشیان لەسەرەکەم. کتێبی ئەخیرم کە چاپ کردووە زیاتر بەڵگەنامەی ئاماریە زمانی ژمارەکان بە پێویستم زانیوە بۆ ئەوەی ئامارێک لەسەر چیمیابارانی هەڵەبجە بخەمە ڕوو. بەکۆی هەموو ئەمانە 12 تا 13 کتێبە بێ. ئێمە ئەگەر بمانەوێت لە هەڵەبجە بدوین دەبێ باسی و کۆمەڵە تاوان و جەرایمانە بکەین کە لەسەر دەستی ڕژێمەیەک لە دوایەکانی حکوومەتی عێراقی ئەنجام درراوە. ئەتوان بڵێم لە دەورانی لە ساڵەکانی 1920 و ئینگلیز لە منتیقەیە پەلاماری ناوچەی عەبابێلەیەوە بۆ سەرکوتی شۆڕش لەو سەردەما. دواتر لە ساڵی 1963 لەلایەن حرس قومیەکانەوە کە بە قیادەی زعیم سدیق پەلاماری ئەم منتیقەیە درا. دواتر ئەگەر ئێمە بین باسی بکەین لە پاشگەزبوونەوەی ڕژێمی بەعەز لە ڕێکەوتنامەی 1970 بەداخەوە دوو ڕۆژ دوای بردومانی قەڵازێ لە 26 چواری 74 هەڵەبجەش بەر زەبری ناپاڵم و پەلاماری وەحشیانی ڕژێمی بەعەز کەوت. بردومانی چیمیابارانی شاری هەڵەبجە کە ئیترەوە لە تەواوی دنیاە معلومە و دەنگی یاوەتەوە. کورد خاوەنی دەیان دۆسەی جینایەتکاریانەی ڕژێمەکانە وەکو ئەنفال، وەکو ڕاگواستن، وەکو چیمیاباران، وەکو ئەنفالی بەرزانیەکان، وەکو قەتڵ و عامکردن، ئیعدامات، زیندانی زۆرە ملێ و زۆر کەیسی ترمان لەبەردەستە ئێمە. کۆی هەموو ئەمانە دەکرێت ئێمە وەکو دۆسیەکی مەزڵومیەتی گەلەکەمان لە بەرامبەر بەدەستێنانی مافڕەواکانی مافی چارەی خۆنووسیونی گەلی کورد تۆمار بکەین. خۆ ئەگەر بێت و سوود لە کەیسی ئەنفال و قەتڵ و عام و چیمیاباران و ڕاگواستنمان وەربگرتایە ئێستا حەوزەمان بۆ ئێمە بوون بە دەوڵەت. بەڕای من کورد هیچی کەمتر نییە لەو نەتەوانێک کە جینۆساید کراون و توانیوانە ئیسیفادە لە کەیسەکانی خۆیان وەربگرن بە تایبەت هۆلۆکۆست. بۆ خۆمان دەزانین بەشێک لە پێگەێنانی دەوڵەتی ئیسرائیلی ڕەنگە هاوکاریەکەی هۆلۆکۆست بێ. یعنی هەوێنی دروستکردنی ئەو دەوڵەتە بەشێکی زۆری بەر هۆلۆکۆستەکەوێ. بڕۆ کەمبۆدیەکان ئێستش بۆ خۆیان سوود لەو جەرائیمانە وەرەگرن کە پۆلپۆت ئەنجامیاون. بچۆ لە ڤێتنام بزانە ئەو قەتڵ و ئامانەی ئەمریکا کە لە جنجی ڤێتناما کردوێتی تاکوی ئێستش ڤێتنامیەکان بەکاری هێنن. ژاپۆنێکێکە لەو وڵاتانەی کە لە دوای ئەنجامدانی ئەو ئەتۆم بارانە توانوێتی بیل لە زیاتر ئاوەدانی و بەرەو پیشەسازی بوونی خۆی بکە سوودێکی زۆر باش بە گەلەکەی بگەێنێ. ئەگەر دەوڵەت نەبی زۆرتر ئامادەجیتیایە بۆ ئەوەی ڕوبەڕووی دوژمنەکانت ببیتەوە سەرکوت بکرێت. لە تاریخی تازەی سیاسی ئەگەرسەی لاپەڕی مێژوو بکەی سێرەکەی کەم دەی ساڵەکان هەیە کورد ڕوبەڕووی قەتڵ و عام و ڕوبەڕووی ئەنفال و چیمیاباران و ڕاگواستن نەکراوەتەوە تاکە زەمانێک کە کەمترین ڕوبەڕووبوونەوەی تیابوو بێ درێژایی ئەم 26 ساڵەیە کە پێم وایە پەلاماری تیرۆریستانی داعش تاکە هێرش و پەلامارێکە کە بۆ لە ناوبردنی سیمای نەتەوەی ئێمە تۆمارکرابێت. دەکرێت ئێمە وەکو نەتەوەی کورد لە باشووری کوردستان لە ئەمڕۆیە کە دەوڵەت نین و لە سبەینێش کە دەبینە دەوڵەت غەمی سەرەکیمان، بەرنامەی سەرەکیمان، کاری سەرەکیمان کارکردن بێت لەسەر دۆسیەکانی جینۆسایدی نەتەوەی ئێمە. ئەگەر نەتوانین ئەو کارە بکەین من تاکیدت لێ دەکەمەوە ناتوانین ببینە دەوڵەتێکی نەتەوەی بۆ خۆمان.